بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ژیانەوە ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. لە بەرنمەیەکی دیگە لە زەنجیرە بەرنمەکانی ژیانەوە هاتوونێتە خزمەتتان بۆ ئەم جارە بەرنمەیەکی تایبەتمان هەیە لەسەر مەسئلەی ئێتیاد بە مادەالکولیەکان. میوانێکی زۆر بەڕێزمان لەگەڵایە کە وەکو کارناس وەکو مدەڕسی لەم زەمینە تەدریسەکە لە دەرەوەی وڵات ئەزمون و تەجروبەی باشی هەیە، بۆیە بە پێویستمانزانی کە لە کاکوریا ئەحمەدی داوەت بکەین لەم بەرنامە میوانمان بێت و لە تەجروبیات و ئەزمونەکانی کەڵک وەربگرین. کاکەوریا بەخێر بێ. زۆر سپاسانەکەم، ڕێز و سڵاوم هەیە بۆ بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە و هەروەها هاوکارانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس، ئێمەش زۆر خۆشحاڵین کە لەم بەرنامە میوانداری جنابتانەکەین. کاکەوریا، جنابتان وەکو کارناسێ وەکو مدەڕسێ لەم زەمینە تەجروبە و ئەزمونی باشتان هەیە، حەزەکەم خۆتان بیۆگرافیە لەسەر کار و چالاکیەکانتان لە دەرەوەی وڵات لە زەمینەی چۆنیەتی بەرخورد لەگەڵ کێشەی ئێعتیاد و ئەوانەی کە قوربانی ئەم مەسئلەنە بۆمان باسکەن. من لە ناو کۆمەڵا لە پزیشکیا کارمە کرد و دوای ئەوەی کە لە کۆمەڵا هاتمە دەرەوە لە ئەوروپا و بەرحاڵ لە ئالمانە نیشتەجێ بووم. لێرە چووم دوارە دەورەی پەرستاریم خوێندەوە. دوای دەورەی پەرستاریج مدیریەتم خوێند. مدیریەت خۆی خودی مدیریەت هیچ ڕەبتێکی نە بە ئێعتیادەوە هەست، نە بە ئەم مۆزوعە کە ئێمڕۆ لەسەری قساکەین، بەڵام لە ئێدامەی کاروبار و تەکامڵ شغڵی منە ئاوای تیا دەرهات کە لە شار کۆڵنا کە خۆم ژیانی تیاکەم. من چەندین انتخابم بوو، یەکێکەوەی کە شوێنێکە کە ئیزە تیا کارەکەم شوێنێکە کە لە حەقیقەتە نەوەن ینی مرکزێکی دەرمانیە، نەوە نەخۆشی هاتیە یانەوە تەختی هاتیە و جزء فەقیرترین کەسەکان شارکۆڵ و یا بەتایبەت ئەوانەی کە ئێعتیادیانە تقریبەن 80% یا زیاتر لە 80% لەو کەسانە ئێعتیادیان هەست کە ئێمە مراقبەتیان لێکەین. من ئیمکانەوەمە بوو لە شوێنگەلێ ترا کارکەم، بەڵام خۆم علاقەم نەبوو بە حقیقەت بە مۆزوع ئێعتیاد و تێمەکانی، بەڵام علاقەم بوو بۆ ئێرسانگەلەوە دووچار ئەو نەخۆشیگەلە بووکەن و کەس یا حەداقل لەم کۆمەلگا مدەڕنا ئیمکانات هەست، منتەها فرە ئەو جۆرەیەکە منیش حەزمەکردانی لەوانە بم کە متەوەجێهیان بین. هەر بۆ بوونەوە مەسئولیەتەوە شوێنمە بە عوهدە گرتووە. ئێستا تقریبا زیاتر لە 20 ساڵە من ئەو شوێنە ئیداراکەم و 4 بەخش دەرمانیە و وەکو عەرزم کرد کە نەخۆشەکان یەکسەرەن نەخۆشی یا ئەلکول یا نەز یا کۆکاین یا هێرۆئین یا کانابیس یا بەرحاڵ نوعێک نەخۆشی ئەعتیادیان یا بووگە یا ئیسەی چەرهەستیان. ئیتر دیارە ئێمە شەبەکەیەکمان ئەو شەبەکە دکترای مختلفی هاتیە، پەرستارگەل تەربیەت شودە و دەوە دیدەی مختلفی هاتیە. ئەوە بەم شێوە کارێکەکەین کە تۆریکی چێ بۆ کارەکەمان هەستمان ئەوەسە ئێعتیاد یان کەسێکەوە نەخۆشی ئێعتیادی هەست بە ئەرزشێکی ئینسانیە و بتوانێت ژیان کە، یعنی خودی ئێعتیادەکە نەبێ بەباعثەوەی کە ئەوەی تر ورد بێ بەیەکە، بەڵکو تلاشکەین کە ئێعتیادەکە دیاری نەدا پیا، وەکو هەر کەسێکی تر وان نەخۆشە لە ناو کۆمەلگا بتوانێت ژیان خۆی بواتە بەرەو کەسێک معدەی ناڕەحەتە، کەسێک چودانم نەخۆشی تری هەست، کەسێک دەستێکی قەت بووە، کەسێک نەخۆشی مەفاسیل سەوانێک نەخۆشی ئێعتیادیان هەست و ئەو بتوانێت وەکو هەر کەسێکی تروە هەر نەخۆشیێکی تری هەست لەم کۆمەلگا بتوانێت ژیان خۆی کات و وەزیفەی ئێمە ئەوەسە. زۆر سپاس کاکەوریا، تەمەنێکی زۆرە 20 ساڵ چالاکی و فعالیت لەو بوارە. قەتعاً جنابتان زۆر بە ئەزمون و بە تەجروبە لەم زەمینە، ئێمەش زۆر خۆشحاڵین کە لەم بەرنامە حوزورتان هەست. کاکەوریا، لەسەر ئەلکول زۆرێ لە خەڵک بڕوایانەوەیە کە عمومەن ئەلکول ئێعتیاد ئاوەر نییە یا
ئاعتیاد نایرێ یا ئەسەراتی کەمتر لە مەواد مخەدرە نەزەر جنابتان چیە ئەوەی کە لە نزیکەوە لەگەڵم قەزیە بەرخورتان بووە؟ أولا الكل على العموم كلمة الكل دقيق نية شونكو الكل صنعتي معنا لسر شتيك وإمرو إما تواني قصقين يا مودم بحثسه شتيك بناو إيتانول أو ثك معمولا مردم أي خونو بحال ميتانول يشست ميتانول مثلا 3 جرامي بو إنسان كوشندس أويك یەک چتریش بێژم ممکنە لە قسە باسکراوایەکەین ئێسلاحاتێک بەکار ببرێت کە ئەو ئێسلاحاتە یا تەجربەی زوانی منە چون من لە ئێسلاحات واقعان ئێران مسلەت نیم بەسەر یانە بەسەر زوان کوردیەکەیە بەتەوە کوردی مسلەتم نە بەسەر ممکنە ئێسلاحاتێکی تەخەسوسی لێ نە بەکار بوون من بە داوای پوزش لە ئەو بۆ ئەم مەسەلە ممکنە ئێسلاحاتێک بەکار ببرێت کە ئەو ئێسلاحاتە فرە دقیق نەبێت. ولي لا حالا الكل آیا معتادك یا معتاد ناکە خۆی دەرەجەی ئینسانگەرێکە وا ژیانیان لەو تەریقە و وێرانە بێبەیەکا و نەخۆشە کەفن و حتا سەرەتانەگرن و لە بینەچن و یا حتا بەلەوە لە بێم چن ژیان دەوروبەرەکەیان وێرانەکەن بەیەکە خب تعدادیان واقعان ها لە سەرە و بنیام ناتانی ئاوا بێژێت ئەو شتە نەخێر وان نییە. من لە ئەڵمانە مەسەڵەن ساڵانە میانگین 74,000 ئینسان لە تەریق الكل و عواقبگەل الكل و ئەمرن یعنی تعداد کەمێک نییە مەسەڵەن من قسەی میانگینەکەم بڕێ چار ئامار و ئەرقام تێ دەوێتە 68-65 بڕێ جارەچێتە بان وەلی میانگین یان 74,000 لە ئەڵمانە لە تەریق ئەم نەخۆشی و ئەمرن. بەنامەی ئێرە و ئامارە خۆی نیشانەدات کە شتەکە لەوە زۆر جددیترەوە بنیام قسەی لەسەر کە ئایا ئاعتیاد تێرە یان نارێ مەسەلە نەتەنیا ئەلکول هەر ئەو مەوادگەلەوە ئاعتیاد تێرن خودی کەلیمە ئاعتیادیش بەڕاستی مەسەلەیەکە وەختی قسە ئەکەین لەسەر ئاعتیاد مەرزوورمان چییە؟ یعنی ئێمە بەکی ئێژین معتاد و بەکی ئێژین معتاد نییە. لە نظر منەوە کەسێک معتادە کە پێی وابێ ئەیسە قسەی ئەلکولەکەین بەبێ ئەلکول ناتوانێت کاری ڕۆژانەی خۆی بکە یعنی ئیجبار بە مەسرەفی بێ ئیجبار لە نظر خۆیەوە ئەڵبەتە لە نظر منەوە لە نظر تۆ یا کەسێتەوە توانێت جۆرێتر بێ بەڵام لە نظر خودی نەخۆشەکەەوە کەسێک کە پێی وابوو ناتوانێت کار ڕۆژانەی خۆی ڕۆژەکەی تا ئێوارە بواتە سەر ناتوانێت مەسەڵەن هۆشی بە مناڵەکەیەوە بێ ناتوانێت بچێتە سەر کارەکەی ناتوانێت ئەشێ ئەلکولەکە بخوات تا بتوانێت کارەکانی بکە یا ژیان ڕۆژانەی وەختی ئەو تەقەدمە سوورەت ئەگرێت لە ڕەفتار یا لە ڕۆحیات یا لە ذهنیات یا لە عەمەڵیا ئەو عانە بنیامەتوانێت بێژێ پێی معتاد و یا شاید بە شێوەی تریش بنیامەتوانێت بێژێ نیازێک ئیزافە بووگە بە نیازەکانی کە ئەو نیازە تەقەدمی پێیا کردگا ئەو نیازە ئەکردێ مەسەڵەن ئەگەر لە مقایسا بێژی وەکو نیازی مەسەڵەن وەکو برسیەتی وەکو خەو وەکو تینویەتی بەڵام تەقەدم پێیاکە بەسەر تەواو ژیانیە ئەو کەسەیە کە پێی وایە ئەبێ ئابجۆ یا عارەق یا هەر شتێک کە ئەلکولە ئەبێ ئەلکول بخوات و ئەگەر ئەلکول نەخوات ناتوانێت ژیان ئەو ڕۆژیەوە هاتیە بواتە سەر و هەمیشە تکاری کاتەوە ئەوە معتادی پێژن کەس وا هەر 3 مانگ جاری ئەو کاراکە مەسەڵەن هەر 3 مانگ جاری بەڵام ناتوانێت لی بگذەری و ئەویش هەر معتادە 3 مانگ ژیانی عادیە بەڵام لە ناکاوێکە 2-3 ڕۆژ شەو ڕۆژ خەریک ئەلکولە خوات و خەبەری لە ژیان خۆی نییە یعنی کەس وا هەست هەفتەگی کەس وا هەست ڕۆژانە کەس وا هەست 1 مانگە بەڵام ئەو کەسێکە ناتانێت لێ بگذەرێ ئەتانی بێژین پێی معتادە. زۆر سپاس کاوریا ئەو پرسیارە کە لەناو خەڵکە ێژن کە ئەسەراتی زیانەکانی کەمترە لە مەواد مخەدر وایە یعنی ژیان ئەسەرات ئەلکول کەمترە؟ بەڵێ مەشروبات ئەلکولی ئەزانی چۆن ئێمە ئەوڵەن
وەختێک ئەلکول کەسێک مەسەفەکە هەر بەرلەوە بچێتە ناو مەعدە و ڕوودەی لە تەریق زوانی و جەز بوێت لە فازای سعاتێک دوایی ئەوەی کە خواردەگێت تقریبان کامڵی لە جسمیا جەز بوێت ئێمە لەخەرە ئەو فێنە پزیشکی گەلە کە سوورەتی گرگا معموڵەن ئێسلاحگەلێک کەسێژن وەختێک کەسێک لیوانێک شەرا و یا لیوانێک عراق خوات معموڵەن 10,000 سلول لە مەغزی لە کارەکەفێت دیار ئێمە 100 ملیارد سلول مەغزیمانێت هەر بۆ هێنە بۆ زوویە دیاری نادا پێمانە کە مەسەن لیوانێکمان خواگە 10,000 سلول لە بین چووکە کاوری یەک پرسیار بەخشە کەلامت قەتەکەم یەک پرسیارم بۆ پێشات ئەو سلولانە ئەگەر بە هەر تەریقی ئەو فەردە تەرکە خواردنەوەکە جوبرانەوێتەوە تولی دەوێتەوە یانە خسارەدەگەی دائمیە ئێمە لەسەر مەغز تاقیقات پزیشکی بەتەوە کولی لەسەر مەغزیش تا واقعان فرە هێن نییە ئێمە لەسەر سەکتەگەل مەغزیە و وەختێک ئێمە توانین تەشخیص بین کە نەخۆشێک مەسەڵەن ئەگەر عوزوێک لە بەدەنی لەدەستدا لەسەر سەکتەی مەغزیە و دوای مەسەڵەن بە هێنێک هەست بۆ باتی پێژن نوعمەتۆدێک هەست بۆ بات ئەکردێت فرێچ تگەل دووبارە هەموارکەیتەوە یا بەشێتر لە مەغزی ئەوە قبول کاتە ئەو وەزایفەکە زووتر بوو گیا یا ئەوەی کە من نازانم بە حاڵ ممکنە مەسەڵەن شکلتر جیگەی بگرێتەوە وەلی خۆی سلول عەسەبی معموڵەن وەختی لە بینەچنی تر ئەو سلولە لە بین چووگە دوارە دروست نابێتەوە بەڵام مەغزێمە ئەو نەوەسیعە ئەتوانێت بەشی تری لەوە ئەو وەزیفە باواتە بگرێت وەلی ئەلکول سلول عەسەبی ئێمە لە مەغزمانە خۆ دیارە هەر سلولێک مرکزێکی هەست و پێسێکی هەست و سوخت و سازێکی دەرونی هەست ئەلکول وەختێکە چێتە ناو سلول عەسەبیە لە مەغزێمە ئەکسەرەن دیوارەیەکی هەست دیوارەیەکی سلولی فرە زەریف و حەساسە ئەو دیوارەیە خراوەکە ئەکسەرن ئەو کەسانەوە ئەبینی مەسەڵەن ئەگەر ئیمڕۆ بە نیمە شیشەیەک عەرەق ڕۆژەکەیان ببنە سەر و هیچ مشکڵێکیان نەبێ بەڵام مانگێتر دوو مانگتر ئەوینی لە نیوە شیشەیەکەوە ئەیکەن بە شیشەیەک ئەو سلولە مەغزیگەلەوە هەست تقریبان حساسیت نیشانان و شتێک هەست لە ئیسلاحی ماژین پێی تۆلەرانس دروستە بێت یانێ نەخۆشەکە ئەو میزانەوە ئیمڕۆ ئەیخوات مانگێتر بەشی ناکە دوو مانگتر بەشی ناکە ئەشێ مقدارەکەی بواتە سەر تاکوونێ ئەو تەئسیریە بێت وە دوو مانگ لەمە بەربووی بۆیە ئەو نەخۆشە ئێژن کۆنتڕۆل خۆی لەدەسا وەلی لە حەقیقەتە نیازێکێتە سەر ئیمڕۆی کە بە شیشەیەک ئابجووە مەسەڵەن نەتوانێت گوزەرانکە ساڵێک ترەشی 5 شیشە بخوات تا ئەو تەئسیرەی کە ئیمڕۆ یەک شیشە هەستی 5 شیشە بیکا لەسەری ئیتفاقێک وە ئەکەفێت حیفی سێمە ناتوانین ئەو سلولگەلە نیشان بین وەلی ئیتفاقێکەوە ئەکەفێ ئەو سلولگەلە لە بین ناچن بەڵام لە سوخت و ساز دەرونی خۆیانەوە ئێرتباطیان تەک سلولەکانترا نوعێک زەخامەت پێیا کرد وەختی زەخامەتیان پێیا کرد ئیتر ئەو حاڵەتە و ئایسە مەسەڵەن مەغزی سەریعەتانێک کارکە ئەوان تۆزێک کارەکانیان کونترێ بێتەوە هەر بۆ بوونەوە ئەوێتە باعیسەوەی کە نەخۆشەکە مەجبور کەفێت فرەتر ئەلکول خوا وەلی وەختی سلولێک خراپ بێت ئیتر نەهایەتەن نەخۆشەکە ئاوای پێتێت نەخۆشەکە وای پێتێت کە لە ئاخرەوە شتێکت بەناو نەخۆشیێکت وەکو کۆرزاکۆف یعنی واقعاً ئینسان مەغزی لە کارەکەفێ مەغزی بوشکەوێتەوە سلولگەلێک وا خەریکە کاری پێکات و دنیای پێوینێت و لە فکری لێکاتەوە عەکس و عەمەڵ نیشانەدات خودی ئەو سلولگەلە ئێمە هەدایەتەکات تەنزیممانەکە ڕابطەی دەرونیمان ڕابطەی بیرونیمان ئەحساساتمان عەواتفمان ئەوانە گشتی کەمە بێتەوە لە بینە چی چاو بنیام بەتانم من ئاوا تەسفیریکەم چاو بنیام وەکو دوودانە دووربینێکی دوودانە شیشەی تیادەتێت کە شیشەی دووربینێکە زەخیرە نەتوانێ بکە یعنی تۆ وەختی بە چاوت ئایسە تواشای شتێکەکەیت چاوەکە خۆی دووربینێکە وەرە لە شوێنێکە مرکزی کەس لە مەغزێمە تەرجمەیە کاتۆژی ئەوە ئەوەسە ئەمە ئەناسم ئەوە ناناسم بترسە لەوە بێرم لاو ئەو شتە داخ ئەو شتە سەردا ئەم شتە تاریکە مەچۆ ناوی مرکزی کەس تەرجمەیە کاتەوە ئەو مرکز تەرجمە
وقتی لە طریق ئەلکولۆن لە بین بچێت یا ضعیف بێت ئیتر ئەو نەخۆشە تەمەرکۆز حواسی نامێنێ چزانم چتی لە بیرەچێتەوە لە ئاخرە و حاڵەتی دمنسی کامڵی تیا دەرتێت کە ذهنی ئەوێ بە ذهنێکی یەکسانیعی یعنی تۆ لە عین حاڵە ئایسە تەکنەخۆشەکە خەریکی قساکەی هەر فقط ئایسە توانی لەسەر مۆزۆ قسە بکەیت دقیقەیتر پرسیاری لێکە نازانێت لەسەر چ تێکیا قسەت کردگا بۆیە سلول مەغزی ئینسان بەحاڵ ئەگەر لە بین نەچێ ئەوانەیە کە لە بین نەچێ لە بین نەچێ وەێ لە بین نەچێت تۆلەڕانس دروستەکە ئەو تۆلەڕانس ئەوێتە بەعیسەوە کە نەخۆشەکە مەجبور کەفی لەو موادە فرەتر مەصرفکە بۆ ئەوە ئەو ئەسەریە بێت وا تایسە بووکیە. زۆر سپاس زۆر جوانشیتان کردەوە ئەوە لە بەخش مەغزیەکەیە. کاکە وریا من زۆر جار بینیومە کە مەسەڵەن نمونە ئەرزەکەم مەغازەدارێک بوو لە ناو بازاڕ ئاسپسنە من لە نزیکەوە مشاهدەمە کرد ئەلکولی بوو ئەلکولی سفر بوو تەمەنداریش بوو بەڵام ئەم ئینسانە هەرچی نیمەڕووە کۆنتترۆڵی ئازا و جووارە خۆی لە دەسەدا یعنی کە داکەوت مازە دەخوازم نێتانی حتا ئەدرار و مەدفوعیشی کۆنتترۆل کات ئەو نە تاسیری لەسەردانە و جنابتان تەجروبەتان باشتر لەم زمینە لەسەر قەلب لەسەر کەبەد لەسەر ئازا و جەوارەحی داخلی چەنێ ئەسەر مخەڕبدانە ئەلکول ئەوڵەن مەسەڵ لەسەر ئێمە وەختێک لە خوێن لە دەمانەوە چێت ناو لولەی مری و لێنەوە چیت ناو مادە ئەو شوێنگەلەی کە ئەچێت و تاچێتە ناوخوێن بە مرور زەمان بەڕاستی خراپیەکە یانێ دەم بنیام ئەکسەرنەوانە وێنی مەسەڵ مشکل دیان پیاکەن مشکل دیان بەخاترەوە پیاکەن یا دەمیان مەسەڵ لە ناو دەمیانە قاچ دروسەوێت بەخاترەوە سەکە سلول ئەلکول کارێکەکە یەکێکی ئەو شتێکە و خۆی تەماس بە قەرارەتەکە یعنی ئەو بەشە لە گۆشت وە ئەلکولەکە تێکیا تەماس بە قەرارەکە ئەوەیە کە خراپە بێت بەڵام لەوە خراوترێک تەئمین جسم بنیام مەسەڵەن فەرزکە پێس بنیام ئەلکول ئەوێتە باعیسەوە کە جسم ئینسان ویتامین و ئامادە سازیکردن ویتامین و تەئمین پێست بنیام لە تەریق ویتامینە و نەتوانێت ئەنجام بات بۆیە نەخۆشەکانە بینی ئەکسەرە نەخۆشی گەل غەریب عەجیب و غەریب پێسی ئەگرن ئیسا من ئەو کەسێک کە ئێژی حاڵات خۆی لەدەستداگا ئێمە ئەنواع و قسام ئەلکولیمانەست کەس وا هەست وەختێک قەترێکە کاتە بانزوانی ئیتر ناتوانێت قەتیکە هەرتا لەسەر خۆیەکی یعنی هەرتا لەسەر خۆی نەچێ هەر ئەخوا کەسێک وا هەست دقیقە نەتانێت کۆنتترۆلیکە بە ساڵهای ساڵەتانێت کۆنتترۆلیکە ئەتانێ ڕۆژێک مەسەڵەن ئەو مقدارەوە احتیاجیە بخوات و لەو مقدارە زیاتر نەخوات کەس وا هەست فقط بەخاتر مەزەکەی ئەوێ بە ئەلکولی کەس وا هەست بەخاتر تەئسیراتەکەی ئەبێ بە ئەلکولی کەس یعنی بەستگی هەست ئەلعود ئەو مایعە یا ئەم شتێکە ئەلکولی ناوە چ شتێک تەئمینەکە لە ژیان نەخۆشەکە و لە جسم و ڕۆح و ڕەوانیە و ئەوان چۆن ئەتوانن خۆیان تەغزیە یا بە چ ناوێکەوە بە چ نیازێکەوە ئەتوانن خۆیان احساسکەن تەغزیە کریاگەن مەسەڵەن کەسێک پێی وایە مشکڵاتی کەمەوێتەوە مشکڵاتەکەی لە بیرەچێتەوە شتێکی ڕۆحی ڕەوانەی و جسمیە کەسێک پێی وایە مەسەڵەن نەخێر جسمی ئازاری کەمەوێتەوە ئێشی کەمەوێتەوە ڕەحەتترە وەختی بیخوا وەختی نەیخوا مەسەڵەن هەمیشە دایم تەشەنەج و عەسەبیە وەختێک ئەیخوا هەمیشە پێەکەنی ئەمانە حاڵەتگەلێک مختلفن بەڕاستی تەسیات ڕۆحی ڕۆحانیەکەی من دیسق ئەگەر فرە بەحسەکەمان توولانی نوێتەوە لەسەر جسم مەسەڵەن دەمیان ئیتر واقعاً وای پێتێت کە وشکەوێتەوە دوای ناتانن نان بخۆن ناتان قوتی بن هەر بۆ بوونەوە لاغڕەوەنەوە دیانیان خراوەوێت دیانیان تەئمین نابێت دوای مەسەڵەن لە ناو ئەم لولەی ئەو لولەیە کە مریکە ئەچێ بۆ مەعدە لێنا وارێزگەرێک گەورە گەورە دروستەوێ مەسەڵەن وریدیگەلێک ڕەگەلێکی وریدی منەشی هۆشم بێ سڵاکەلێک بەکار بۆم کە نازانم زوان ئێرانی چۆن وەلی وریدیگەلێک گەورە گەورە دروستەوێت
کە ئەو ئەڵێت پولیپ بەڵێ دوچار پولیپەوەن بە نەوعی پولیپایە ڕوودا گەلێ خوێنی فرە گەورە دروستەوەی کە ئەو ڕێگە خوێنی گەلە هەر وەختێک کە تەقی مەسەی من نەخۆشمان هەست ئەزانین ئەو ڕەگە لە لێرەیە بتەقیت تەک مەرگا ڕوبەڕۆیێتەوە ئێمە مەسەڵەن کەسمان هەست ئەزانین ئەها ئەوانە یەکسەر مەسەڵەن ئەتوانن خوێنە سفراخکەنەوە ئەتوانن بمرن ئەگەر شانسیان بێت و زوو بزانین پیان ینی بیمارستان لە بیمارستان تەخەسوسیا زوو باڵۆنیان بۆ داهاتن و خوێنەکەیان ئەوەستنەوە ممکن ئەو واریسە بدورنەوەمانە ماتڵبی تادانێت یان تەقی یا زمانێتم تەقی یان مەسەڵەن ئەو لە ناو مەعدەیانە پێس مەعدە بە تۆکولیە گۆڕگێت هەمیشە دایم لە ئەلکولەوێتە باعیسەوە کە تەرەشح مەعدن لە ئەوڵۆ فرەکاتەوە وەختی فرەیەکاتەوە ئەوێتە باعیس زەخم خودی مەعدە لە ناو ڕوودەیانە ئەوێتە باعیسەوە کە دیوار ڕوو دەخراوە کات جەزب موادگەلێک کە ئێمە احتیاجمان هەست پێت لە بینەوات یا کەمیەکاتەوە یا ئەی گۆڕێ ئەو بوونەوە ئەوینی مەسەڵەن ئەنوا ئەقسام نەخۆشیە گرن جگەر ئێمە ئەلکول بۆ جگەر ئێمە واقعاً سەمە ئەلبەتە تەنیا ئەلکول سەم نییە هەر غەزای کە وایە خۆین بۆ جگەر ئێمە وەکو سەم وایە جگەر ئێمە ئەو غەزا وایە خۆین تەبدیلەکە بە موادێکە احتیاجمانە ئەلکول ئەوێک بەخەراشی تەبدیلی کات وەختی تەبدیلیەکەژی لە سێ مەرحەلا تەبدیلیەکاتەوە بە تقریبەن شتێک وەک ئاو لەو سێ مەرحەلا واقعاً جگەر خۆی وێرانەوێ بەیەکا مەسەن جگەر حاڵەتێکی لەتیفیەست لە مەحاڵ مەعمولیە وەێ سفتەوێتەوە لکلکەوێتەوە بوچکەوێتەوە کارکردی کەمەوێتەوە ئەوینی نەخۆشەکە مەسەن زاردانە نەخۆشی دیارەت هێپیا ڕەنگی زەردەوێتەوە چاوی زەردەوێتەوە ئەنوا وەقسام شتگەلێکەوە بەدەنی احتیاجیەوە جگەر ئەشی ئەوە دروستی کات تابەتەنی ئستفادەی لێکا وەختێک جگەر ناتوانێت دروستی کات ئەو ناتوانێت ئستفادەی لێکا ئەوانە گشتی ئەلکولەوێتە بەعیسەوەی کە ئەو مشکلاتیە بۆ بێتە بەرەوە ئێمە لە تەک ئەنوا قسان مەسەن نەخۆشیگەل پێسیە تەرەفین مەسەن کەسوا هەست پێسی حاڵەت تواشایەکەی کونایك بچکەڵەس وەختی چیت ناوی لە ناو وەکو بیر چاڵ بووگە ئاسان ئەچێتە سەد ئێستخوانەکەیان ئەمانە مەسەڵەن ئەنوا وەقسان مشکل تێرێتە خۆیان ئەلکولیانەی عواقب گەل مەسان ئیجتماعی تۆ ئەلکولیەکان ئەوەسە مەسەن ئەکسەرەن ڕەفیقەکانیان لە ئەوڵۆ لەدەستان یا خانەوادەکانیان ڕاستەکەی بێژم بێت نازانم لە ئێرانە چۆنەوە لە لێرە خانەوادەکانیان ئاخرین کەسانێکن کە ئەم نەخۆشگەل لە دەستیانەدەن بەڵام مشکڵێکەوە ئەم نەخۆشگەلە هەسیان هەر کەسێکیان لە دەستا ئیتر بەدەستی نایرنەوە بەدەستی نایرنەوە لەبەرچی لەبەرەوە ڕابتەیان ئەو نەوێرانەوێ بەیەکە خۆش کە براز باو کە دایکە هەرچێک نزیکترین کەسەوە ئەو نە ڕابتە دوێرانەوێت تەکیەکە ڕابتت ئیتر حاضر نین ئەوان بە هیچ شێوەیەک تەک تۆی نەخۆشە ڕوبەڕوو بنەوە ئەو نە درۆیان ژنەفکە ئەو نە قەوڵ قەراریان ژنەفکە و دانێکی ئەمەڵ نەوگە ئەو ئیشە خۆی پرسیارێکە بەڕاستی پرسیارێکە بۆچی مەسەڵەن نەخۆش لە تەک دەوروبەرەکەیان لە یەک حاڵی ناوەن یا حتا ئەگەر لە یەکیش حاڵی بن قەراری دانن بە یەک و قەرارەکەیان ناچێتە بەرەو نەخۆشێک هزار جار قەسەم بخوایژی منی تر وا ناکەم منی تر ئەو جوون یا ئەلکول ناخۆم من بە قەوڕێ واکەم و واقعانیش لەو عانە نەزەری وەسە دەی چۆن چۆنیە کە دوایی لەسەر قەوڵەکە خۆی نامێنێ ئەمانە مەسایلگەرێکی واقعان فرە عیلمین بنیامەشێت تۆزی دقیقەوە بێتەوە لەسەری ئەو نەخۆشگەلە ئەکسەرەن کەسانێکی چنتان سینیان نەچەسبینی بە دیوارەوە تا نێژی تۆ یعنی لە ئەوڵە وانی وەلێ لە ئاخرگەل لەوە ئیتر وا فێرەوەن حتا سابت نەوێ بەسەریانە ئێژر وانە وەختێکیش سابت و بەسەریا ئێژی هیچ ڕێگایکی نییە ئێژی ئەم جارەوا بوو ئیتر وا ناکەم تاثیرات اقتصادیشی هەیە طبعا خب خەرج و مەخارج فرانی دەبان دەستیان و خب وەختە هەزینەیان نەبێ دەخل و خەرجیان نەخوێنێ بە یەکە و طبعا لەسەر
ژیان بنەماڵەکانیان ژنەکانیان مناڵەکانیان تاسیردانێ یا ئەوەی کە کاروباریان لەدەستان ئەسەراری بەڕاستی ینی جەنبەکانی ئێتیاد بە حەدی وەسی و گوسەردە و بەقۆڵ فارسەکان دەرهەم تەنی دەست کە هەر کامێکی نیازی بە وردبینیە زۆرتر هەیە. کاکە وریە با بێمە سەر ئەم پرسیارە حەزەکەم بزانم ئەسەن هۆکار ئەوەی کە خەڵک گرایش بە ئێتیاد پەیاکە چییە واقعن؟ بۆ نمونە من لە ئێرانە باسەکەم کە خۆم چەند ساڵێکە لە ئێران هاتوومەتە دەرەوە زۆربەی ئەوانەیە کە لە بوارە جاماشناسیە کارەکەن لە ئێرانە ئێژن میزانە ئومیدە بە زندگی لە ئێرانە فرا لە خوارەوە چۆن تەرەف وەختی دەستە شۆرەی لە ژیان بۆی مەفهومێکی نییە دووچار پوچکەراییەوێت ئەمومەن گرایش بە ئێتیاد پەیاکات و سەختیش لە مریەوێتەوە چون ئومیدێکی نیە وەسە شتێ مەسەخ کەسێدانی وتم ئیسەوە گوزەشتە نییە ئاگایی زۆرە ئاگایی ها لە دەستڕەسە خەڵکە ئەزان کە مەسەوەسە شتێ بۆ کەسێک کاسەی زەهردانی بێژ یاغا ئەوە زەهرە بیخۆرەوە ئەزانەی خراپە بارها لە ڕسانەکانە بینیە لە نزیکە و خۆشی بینیە وەلی بازم ئەقدامی بۆکە لەبەرەوەیە کە جاماشناسەکان ئێژن ئومید بە زندگی پوچکەرایی لە ئێرانە وای کردەکە مەسەڵەن ئاوا گرایش فرە بێ عمومەن بە ئێتیاد نەزەر جنابتان چییە لە ئوروپا چۆنە؟ دەزانین چۆنە ئەوڵەن ئەوە حقیقەتێکە بنیام ئەو حقیقەتە ناتوانێت دەستکاریکە ئەو واسەوە ئایسە تۆ وتت بەڵام هەمووی نییە لە پرسیارەکە ئەوەیە لێناوە خۆشببختی هەست و سەعادەت هەست و کەسێک مشکڵێکی نیە و دووچارە و نەخۆشییاوێ چییە؟ مەسەلەکە ئەوەیەکە ئێمە وەکو ئینسان لە تەک شتێکە ڕوبەڕوەوینەوە کە ئەو شتە ئەوێ بە نیاز دەرونیمە ئەمە چۆن دروست ئەبێت ئەمە خۆی بەحسێکە بەڕاستی چۆن ئینسان معتا دەوێت و چه شتێک چه تەغیراتێکی ئۆرگانیک و چه تەغیراتێک لە مەغزی ما وجود تێت کە ئەم نیازە دروست دەکات ئێمە مەسەڵەن کەسە ناسین بە تەوری اتفاقی لە عمریا مەسەڵەن کۆکاینە یا هێروینە هەر تەرەف نۆگە لە کریستاڵ تەرەف نۆگە ئەسڵەن قەستی جیوانۆگە وەلی مەسەڵەن بۆ یەک جار ڕوبەڕوو بۆ سەوتەکیە مادامە عمر هەمڕایی کردگەیتر پرسیارەکە وەسە ئەم ئینسانە کە لە عمریا تەک شتێک ئاوانە بوو ئیسە چۆن ئاوا چفت بوو تەکەم موادا و ئەوێت بەشێک لە ژیانی کەس وای هەست مەسەڵەن ێژم نمونەی سگار فرش تەلاشەکە بێ بەسکاری نابێ بەسکاری ئەنێ ئەشید زەمینەی لە ناو جسم ئینسانەکە بوێت فرە کەس مەسەڵەن فرێ لە پرۆفسۆرەکان ێژن ئەمە ژینێتیکە ئیسێژن ژینێتیکی چا یعنی ئەتوانێت ژینێتیکیش بێت ئەتوانێت مەسەڵەن 1001 دانە دەلیلی بێت کەسی لە دەسەدا کەسی حتا خۆشیک پێ و دەسەدا عاشقەوێت و لە عاشقیەوەکە کەسێک مەسەڵەن لە حەقارەتی کێشاکە لەم جامعە کەسێک هیچ چارێت ناوینی بۆ حەلکردن مشکلاتەکان خۆی ڕووە کاتەشتێکیاوە دەلائل مختلفە دەلائل ئەتوانێت بە وەسعەت ژیان بنیام لێ نابێت بە نەزەر من دەلیلەکان تەوزیحی نادا ئەتوانێت بەشی لە واقعیەتەکە بێ وەلێ ناتوانێت کول کارەکە تەوزیح بە ئەو شتەکە تەوزیحەدا ئەوەسە کە چت یا پرسیارێکە چه تەغیراتێک لە جسم ئێمە لە وەزیەت ئێمە پێش دێت کە تو مەسەڵەن فەرزکە من وەکو نمونێژم نانێکە خۆی غەزایکە خۆی تر مادامە عمر نایخۆیتەوە نە تاسەیەکەی نە حەزوک نە حتا حەزی چوو پێکرد خۆشی شتاتکەلی وەلێتر دوایکی ناخۆیتەوە ناگەڕی بە شوێنی چیا چۆنی ئەگەر مەسەڵەن قورسێکت خوارد یەک جارێک خواردکتە مادامە عمر دوایە بە شوێنی ئاگەڕێتەوە ئەمە چه تەغیراتێک لە وجودتوە بە وجوداتکە بۆ ئەمەش ئێمە ڕژۆکەین بە مەغز خۆمان ڕجۆکەین بە کارکرد مەغز خۆمان ئەو بەشکەلەوە لە مەغزی مە تاسی وەرەگرێت لە ماتریالێکەوە دەریافتیەکەین یا حاڵەتگەرێکەوە دەریافتەکەین چۆنی ئەعتیاد ئێستا ئێمە فرەتر لەسەر کول قسەمان کرد ئەمە دقیق نییە ئەعتیاد ئەتوانێت ڕەفتاری بێ ئەتوانێت مەسەڵەن ئەم گشتە لە ئەوروپا و کانادا و ئەمریکا ومانە کازین و گەل گەورە هەست لەسەر
کایە لەسەر قمار ئەو ئەنواع وەقسام ئۆتۆماتگەل دروستکریا ئەنواع وەقسم بازیگەل دروستکریا لە دنیا سرمایە گوزاری گەورە گەورە کریاگە لەسەری هیچ جسمت شتێکیش نییە تۆ بیخۆیت وەێ شەو ڕۆژی نەخۆشەکە لەتە خۆیان دەرگیرەکە بەنابەری من تێمە سەر ئەو پرسیارە واقعاً هینێک فرە نەکریاگە من لە ناو پرۆژێک تاقیقیا بخۆم بووم تقریبان 3 دەورە 12 ساڵ توولی کێشە ئەمە فرە تاقیقات نەکریاگە لەسەری تاقیقات گەرێکی جوا کریاگە فرە جیاوازە بەلێ کەونیە مەسەن لە ئەمریکا تاقیقاتی کریاگە لە ئەڵمانی تاقیقاتی کریاگە لە شوێنگەلێ ترا تاقیقات گەلێ تریاکە حتا ئەوانی چە هیچ هێنێکی جیهانی نەبووگە دای بنێت ئەمانە گشتی بەیەکە کۆ کاتەوە دەستاوەردەکانی بەڕەسیکا ئۆرگانێکی جیهانی بۆ دابنی ئەم احتیات پەدیدێکی جیهانیە ئۆرگانێکی پزیشکی و علمی و سیاسی جیهانی بۆ دابنێت بڕێ بە شۆنیا ئەمانە هیچ کامێکی نەکریاگەن لە نەتیجە فرێ پرسیار هەست واقعان ئێمە هێشتا جوابمان نییە بۆی بۆچی واسە نەخۆشەکان قەوم و کەس نەخۆش حتا ئینسانگەر سیاسی گشتیان حەزەکەن فۆری ئەوان نسخەی بچکە بە دەستیانەوە ئەیژی بۆچە واسە توش دوو کەلیمە قسەیان بۆکەیت و بێژێتر مشکلەکەم حەل بوو ئەزانم وەێ وانە ئەمە احتیات سەتاپای ئینسان سەتاپای ژیان ئینسانەکان نەگرێتە بەر و دلیلێکی بێنازە وەسیعەتانێ بێت ئێمە لە ارتباطێک مەسەڵەن احتیات بە قورس جۆرێکە ترەتانی قسەکەین احتیات بە کارت بازیکردن کارت جۆرتانی احتیات بە ئەلکول یا بە خۆ هێروئین یا بە کۆکاین ئەو شتێکە مهمە تەغیرێک لە ناو مەغزی ما بە وجود تێت مرکزێک دروستەوێت ئەو مرکزە تەنیا مرکزێکی عادی و حاڵی عادی نییە ئەو مرکزە وەکو سێوەرێک تەواو ژیان ئێماگرێتە بەر یعنی نیازەکانێتر وا هەستمان وەکو خەو وەکو نان خواردن وەکو کارکردن وەکو کەنین وەکو شۆخیکردن وەکو گیریان ئەمانە گشتی نیازێ من ئەوان تر گشتیانێتە تحت سەیتەرەی خۆی فەرق ئەم نیازە ئەوەسا بۆیە ئێمە ئەشێ یعنی پزیشکی خەریکە ڕوەکاتەوەی کە لێنا پەیایکە بە چ علەتێکە کە بە نظر من فرێ لە علەتەکانی هێشتا ڕۆشنی ئەو شتێک ئێمەوینین لە ناو کۆمەلگایکە مەسەڵ فەقیرترنی احتیات فرەترە یا لە کۆمەلگایکە وەکی ئێران کە سازمان دراوترە خۆ فرەترە فرە کەس لە پرۆفسۆرەکان هێژن لە هەر کوێنێکا فرەتر قابل دەسڕاست پێ فرەترە لە شوێنێکا قابل دەسڕاست نەوێت کەمترە ئەمانە تەوزیحاتێکە بنیامە توانێت بیدات وەێ خودی ئەسڵ قەزیەکە کە بە ناوی احتیات ناتوانێت تۆزیح بە ئەو شتی چە کە عرضم کرد مەسەلەی ئیسە خۆت بەڕافێق بە هاوکار ئەمانە گشتیان بەڕاستی مۆزوعن بیامە توانین لەسەریان قسە بکە یەکی لە مۆردێکە کە ئێمە لە ئەو دانشکە دەگەلا فرە لەسەری ئەچین ئەوەسە کە نەخۆشەکان بۆچی چ دەلایلێک بەعیسەوێت کە نەخۆشەکە دەوروبەریەکەیان دوو دنیا جیاوازیان بێت وە لە یەک حاڵی نەوەن وە ظاهرن بە کەلیمات لە یەک حاڵی بن بەڵام عەمەڵ جیاواز زیندگیکەن هەر کەسێک ئەمان ناڕەحەتی خۆیان یان نەخۆشەکەش ناڕەحەتی خۆی هەست نەخۆشەکە چی بە ڕۆژانە بە شۆن ئەو شتێکە خۆی پێی وایە احتیاجیە و دەوروبەری قەوم و کەسی هاوکار ساحبکار حتا مەسەڵ لە فرێ شوێنەکانە سیاسەتمەدار چزانم ئەوانەیە کە گەرەکیان هۆشیان بەم نەخۆشگەلەوە بێت تەلاشەکەن و ئەهدافی تریان هەست و خودی نەخۆشەکەم مەجبورەن هەدەفگەلێتە تاقیبەکە بۆچی واسە و بۆچی قسەکانیان نابێ بە یەک بۆچی ناتوان یا مەسەن حتا تراپیان مەسەڵ من لەسەر ئەلکول فرێک تەجاربمان کەس کردگە کە چۆن نەکرێت دانێ ئەلکولی هەدایەتکەی دوڕانماییکەی بەرە ئەو تەرکی احتیات هینێک فرفر گەورە هەلم بێنە مەسەلەی ئەعتمادە ئەگەر نەخۆشەکە و تراپۆیتەکان یان ئەو کەسانێک کە لە تراپیە بەشداریەکەن ئەوانە بتوانن واقعان بە زوانێک قسە بکەن ئەگەر بتوانن ئەعتمادکەن بە یەک ئەگەر بتوانن لە کات خۆیان یارمەتی نەخۆشەکە بکەن نەخۆشەکە بتوانێت قسەی درون خۆی بکبوویان نەکەنن پێ عزیەتی نەکەن نێژن تۆ دوێکە شتێتر و ئیمڕۆ شتێتر ئێژی و ئەوانیش ڕێگە حەلیان بێت و ڕێگە حەلەکان قابل ئیجرا بێت
فرە وەخت ئەتوانیت مەسەڵەن نەخۆشێک یەواش یەواش بیتیتەوە ناوڕەوا عادی ژیان وەلی ئەو احتمادە فرە مهمە کە چۆن ئەتوانی بیکەی بە یەک هەم نەخۆشەکە بە دەوروبەری و هەم دەوروبەرەکە بە نەخۆشەکەی کەزم احتیاجی بە فرێ امکانات هەست احتیاجی بە زانین هەست احتیاجی بە دکتر هەست احتیاجی بە مەدەدکار اجتماعی هەست احتیاجی بە هاوکار هەست احتیاجی بە صاحبکار هەست شەبەکەیەکی احتیاجە کە ئەو شەبەکە فرە مهمە بەڕاستی دەست و خۆش کاکەوریا اتفاقا بە نکتەی باش ئشارەت فەرموو ئێمەش لەم بەرنامە هەر تاکیدمان لەسەر ئەوەسە جواویشی داگەشەوە کاکەوریا من نمونەیەژم لە ئێرانە مەسەن جەلەساتێن ئەیەکە هەست چ بۆ ئەلکۆل چ بۆ مواد مخدر چون لە جنسە خودە فەرزە یعنی ئەوەی کە وەک لیدر دایان بوت یا تراپیستێکە بە خۆ جناب ناویەوەی ئەو کەسە چون لە خۆیەتی ئەو تەجروبانەی هەمووی کردە مەراحلەکانی تێکردە ئەوێدا لیدر ڕاهنمات لەو مەسیرە ڕاهنمایی تەکە هدایەتەکە 24 ساعتی جالبی وسەهانە دەستڕستی یعنی هەر کات تەحریک بووی دوچار کێشە بووی زێن مەشغوڵی بووی ئەتاین تەماسیان لەگەڵا بگری یەک پرسیار بووم پێش هاتە کاکە ئەویش ئەوەیە بۆت من تاکی دەکەم لەسەر ئێران ئەزانم ئەتیا جەمبەی زۆرە جەمبەی ڕفتاری زۆرەوە لە ئەنقلابێ 57 شەو تا بە ئەمڕۆژ باوەڕکە سریە هەنجار تەبدیل بۆ بە ناهەنجاری عمومەن فەرهەنگە جامعی گۆڕا جمهوری ئیسلامی بۆیە کێشەی زۆری دروست کردە وەلێ بۆ تاکی دەکەن لەسەر مواد مخدر و ئەلکول بەخاترۆیگە ڕژیم خەریکە کەڵکی لێ وەرەگرێت مەسەڵەن ئەلکول دەساز دروستەکە مواد سەمی مناڵەکان کوێرەون یا ئەوەی کە ناستانداردن ئەیان کوژێ یا مواد مخدر هەر بۆ جۆرە بە حەدی گوستەرشیدا بە حەدێ لە ناو مناڵە باوەڕکە ئیسە مناڵ مەسەن 13 ساڵە 4 ساڵە 12 ساڵە خەریکە تەزریقەکە لە ناو گۆڕسانەکان تای لەو شێحەمە باخت لە سنە لە تەواو شارەکانترە سەردەشی کردێتە مەرکەزی تەولیدە گەورەی شیشە کە بە تەواو ئێران و حتا تورکیا سادرەکات بۆیە تاکیدمان ها لەسەر ئەوە ئەناخۆ ڕاستە فەرمووی جنابەت جوانبی زۆرە ئەتیات تێمە سەر ئەم پرسیارە زۆر جار ئەبینین ئەوانەی کە وا ئەتیادیان بە مادە مخدر هەست تنجی گوزینیەکەن مەسەڵەن دوای ئەوەی کە مادە مخدرەکەیان ئیسە کۆکاینە تریاکە یا هێرۆینە هەرچێ کەس ئەلکول جێگوزینیەکەن وازان مەسەڵەن من بینیمە 20 میشە لە دەمیان کە ئێژن نا ئەلکولەکە باشە ئەلکولەکە بەدەنمان پاکسازیەکە ولی دوای ماوەیەک تماشاگەی بە هەردوو مۆردەکە معتادەون دلیل ئەوە چییە؟ ئەوە بەداخۆ لێرەی چاواسە ئەوڵەن لەسەر ئەو قسە کە ئایسە خۆت کردت دیارە ئێران پرۆژێکی ئاگاهانە و فرە مخرەزانە و غێرئینسانی و وحشەتناکی لەسەر جوانەکان ئێراندانیا من چونکو بۆچی لەسەرەوە فرە قسەم نەکرد چون زۆر جار قسەی لەسەر کریا کە لە ئێرانە بە حەقیقەت بەشێک لە سیاست اعتیادیانێ بەشێک لە سیاست ئەم دەوڵەتە بۆیە من لەسەری قسەم نەکرد ئەگەر ئەوە بە جێگەی خۆی ڕاستەکەی ئەو شتانە هەر هەمووی هەست و جوابێکی سیاسی گەرەکە ئەو شتە جوابی بەحال جوابێکی سیاسی گەرەکە جواب سیاسەکەی چ ئێمە تاوەجیوە بە کۆمەڵە هەڵەگەڕێتەوە زۆر ڕەزمەندە چووگە سەپای لە تاریخات نیشانیدا کە جواب بە جمهوری ئیسلامی چۆنەکری بدەیتەوە جوابێکی مبارزاتی بەڵام مەسەلەی اعتیاد ئەرێ تۆشا کە وەختێک ئینسان بە مادێک اعتیاد پێیاکە ئەتوانێت بە مادەی دووەمیش اعتیاد پێیاکە خۆ ئەوە شتێکی ئەکسەرەنی جوانە لە حقیقەتە بڕێکیان پێیان وایە مەسەڵەن تازە تۆ معتادی ئەلکول مەسەڵەن زەحمەتی فرەتە شاید بە شتێک هەرەوە کارە بتانی بکەیت مەسەڵەن زەحمەتی کەمتر بێت یا قابل دەستڕاستتر بێت ومانە ئەنوا قسەم تۆزیحاتیانت بۆ خۆیان وەرێ منیش کەمترین نەخۆشم دیگا کە فقط لە یەک مادا بمێنێتەوە خودی ئەوە خەتەرێکە لەسەر ئەو ئینسانگەلە کە ئێمە توا و هەدەفمانەوەسە ئینسانەکە نەکەفێتە نا ئەو پرۆژەوە وەختە کەفتە نا ئەو پرۆژە و بەڕاستی شتێکی قابل پێشبینیەکە ئەگە کەسێک فقط بە ئەلکول دەست پێکە مطلقاً فقط بە ئەلکول نامێنێتەوە تەکامڵەکەی واسە ئەگە کەسێک فقط ئەگە تریاک بێ مطلقاً لە ئایندات فقط تریاک نامێنێتەوە ئەویش بە حاڵ بنیام وەختی جسمی عادەتی کرد بە شتێک
وڕۆح و ڕەوانی خۆشکیا شخصی ئەوەی من لەبیر چ شاید لەبەر وەخت فرە هێنم نەکە قسەمە وەێ ئەم نەخۆشگەلە ئەشکن ناوخۆیانە ئەشکن سەدان جار خۆیان قەوڵەدەن بە خۆیان و قەوڵەکەیان ئەشکێنن یانە شەرمیان لە مقابل خۆیانەوە نامێنێت وەختی تۆ لە مقابل خۆتۆ شەرمت نەما وەختی خۆت خۆتۆشکان وەختی خۆت بێزت ها لە خۆت وەختی خۆت قینت هەڵگرت لە خۆت وەختی خۆت وەکو شخصیومێک تواشات کرد چت پەدیدەیەکی نامناسب و ناجۆرت یا دەراتکە ئیتر دەور و بەرەکەی وەختی بنیام خۆی لە خۆی عشقیا مەسەن بۆ دیگەرانی تر چه بێژێت بۆی ئەوەی چه خۆی دەلیلێک لەوانەسەکە ئەکسەرەن خودی قەوم و کەس و دوکتر و دەوا و دەرمانوانە فرەهەن لە دوای نەخۆشەکە یان نەخۆشەکە 100 قەدەما لەبەر ئەوانە ئەمە هەرچێکێژن بۆ شتێکی فرە تکراری و پێش باوەفتادە و ئەوانەسە لە هەر حاڵە ئەو بۆ عەرزکەم بۆ ئەو پرسیار ئاخریشتە من تۆزیع حکم نییە بۆچی واسە بەڕاستی بەڵام ئثباتەن ئەوەسەکە لە مەغز ئینسان ناتانێت چەندین مرکز دروست بێ مرکزێک فقط مەسەڵ بۆ کۆکاین مرکزێک بۆ کانابیس مرکزێک بۆ ئەلکول ئەمانە و ئەمانە هەتا فعال بن هەر بە کوردی هەر بالاخره ئینسانەکە مەجبورەکەن بە شۆنەوە شتا بگەڕێت یەک شتیش هەست کە ئێمە ئیسباتەن بە عیلم ناتانین سابتیکەین بەڵام بە تەجروبە فرە بۆمان سابت بووگە هەر ئەو مرکزە ئەتوانێت لە تەریق ئەو موادە و دووبارە لە بێم چێتەوە ئێمە بووکمانە کەس وامان بووکە کە یانی نەک کەس کەسانێکی زۆر کە حقیقت زمانێک لەبیری چێتەوە وەسەن ئەلکولی بووگە بەسەن ئەو احتیاجێ نەماگەیت نێخواردگە پرسیارە بسن ئایا ئەو مرکزە دوارە لە بێن چووگە هەر لەو تەریقە و کە فرەی لە شتەکانتر مەغز بنیام لە بینەچی ئایا ئەو مرکزیش دوارە ئەتوانێت لە بێم چێت ئەویش حتمما ئەتوانێت لە بێم چێت وەختی لە بێن چوو نیازەکەی نامێنێت یا حتا لە تەریق سەکتەی مەغزی ئەوگەر ئەو مەغزە مەسەن ئەو مرکزە لە بێم چێت ئەو نیازیە نامێنێت بڕێک مەسەن لە زمان هیتلرە فرێک تاقیقاتیان کرد کە ئەچوی بە دەردیە چوی لە نقطەیەکە ئەدا لێ شوێنێکی خراوەکرد لە مەغز بنیامە دوای ئەدی ئەها ئەوە فلان حاڵەتی گۆڕیا بەنابەرین ئەو مرکزەوە لێ ناچوی کاری کردو ئەو مرکزە تێک چووە کە خودی ئەم مەسەلەی ئەتیادیشە ئەتوانی وای تیا دەبێت زۆر سپاس کاکە وریا بەداخەوە کات بەرنامەکەمان کورتە وەلێ قەتعەن لە بەرنامەهایەدا هاتووە حتمما زۆرتر لە تەجروبیات گرانبەهای جنابەت بەهرا ئەگرین حتمما واردە ئەو بەخشە تەجروبی کاریشتا بین کە چۆن هەڵس و کەوت شێ بکردگەی لەگەڵ و نەخۆشانە بۆ لەغزشیان هەیە چۆنەشی لەغزشەکانیان تەحەمڵ کرێ چۆنەشە ومیدە هەر لە وجودیانە زیینەکەین ئەوانە لە بەرنامەیەترە قەتعەن استفادەی لێکەین و بینەرانی ئەم بەرنامەیشە زۆر جار پەیام وشتمان بۆ نێرن تا پەیوەندیمان لەگەڵاگرن ئەتان هەر بەو شێوە پەیوەندیمان لەگەڵا بگرن تەماس بگرن پرسیارەکانتان مەترەحکەن ئێمە پرسیارەکان لە خزمەت کاکە وریا مەترەحەکەین و هەر لە تەریق بەرنامەکە و وەڵامی پرسیارەکانتان ئەدەینەوە زۆر سپاس کاکە وریا بۆ بەشداری لەم بەرنامە بەرنامەیەکی زۆر جوان و زۆر بەپیت و پۆربەها بوو زۆر سپاس ماندوو نەبی بینەرانی عەزیزی بەرنامەی ژیانەوە لە کۆتایی بەرنامەکەدا حەزەکەم ئاماژە بە یەک موضوعکەم هەدەف لەم بەرنامە ئەوەیە کە ئێمە ئەوەتان پێ بگەینین کە هیچ شتێک بۆ ئینسان غەیرممکن نییە کافیە ئێرادە بکەن کافیە لە وجود خۆتانە ئەو مەیل و ئیشتیاقە تەقویەت بکەن بۆیە من خۆم کە هەنگاوم بۆی هەڵگرت کارم لەسەری کرد دیارە زمانی بر وەلی خۆب ئەسەرات خۆی دانا و توانی موفق بم ئێرادەم ئیسا پۆڵایینترە قەویترە لە گوزەشتە هەر لەسەر ئەو بابەتە من شعرێکی خۆم هەیە بۆتانی خوێن و هیوادارم لەسەر خۆم کە هەر وەختکە تووشی خەمۆکیە بم ئەی خوێنمەوە ئەو ئەسەر موسبەتە لەسرم دانێ و هیوادارمە و ئەسەر موسبەتە لەسەر ئێوەی عازیزیشدا بنێ شعرەکەی من بەناو ڕەستاقیزە بە زمانی فارسی وتراوە پێشکەشی حضورتانیەکەم بەرمی خیزم این بار محکمتر از قبل دیگر به نجوای دل گوش فرا نمی دهم
هر آنچه عقل حکم کند آن کنم. به اصل انسانی خیش باز می گردم. همانی خواهم شد که طبیعت در نهادم گذاشته باشد. هرچه ترس و گمراهی است به گذشته می سپارم و دانه اراده را در بستر پاک خیش می پرورانم. دیگر به پنجره نیاز نخواهم داشت. درون دیوار هم خورشید را خواهم دید. دیگر دست به سویش دراز نخواهم کرد، بلکه به سویش پرواز خواهم کرد. زنجیرهایی که بر پر و بالم بسته‌ام خواهم شکست. هر آنچه تصویر مبهم از خویش است در آینه خودخواهی خواهم شکست. چارچوبش هرگز نخواهد شکست، بلکه تصویر حقیقی خویش را خواهم نگاشت. چنان محکم به دیوارش خواهم کشید که هیچ کژی و ناراستی توان عبور نخواهد داشت. این بار خورشید را در آغوش خواهم کشید. دیگر منتظر التماس تلألؤش نخواهم بود. هر آنچه از صبر آموختم هرگز نرسیدن بوده است. بردگی شایسته روح بلند من نیست. من آزاد زاده شدم و حیات آزاد را خواهم زیست. نااهلان را که در شکاف‌های دنیا چون عنکبوت تار تنیدند از پیله هایشان بیرون خواهم کشید. با مبارزه خیش رسوایشان خواهم کرد. به جای هر دار اعدام درختی خواهم کاشت. دیگر تن به رود نمی سپارم چون خود دریایی بیکرانم. سرود آزادی را با پرندگان خواهم سرود. توری می اندازم تا هر آنچه کژی و ناراستی است و موم ذلت و حقارت به تنش مالیده به دام خواهم انداخت. دیگر پیری و فرسودگی معنایی نخواهد داشت. تفکرات پوسیده را همچون غباری می زدایم. در این مسیر دیگر ایستگاهی نخواهم دید. دیگر توقفی برای این سیل خروشان نخواهد بود. میرقصم باباد زوزه کشان گوش جلادان را کر خواهم کرد. نگاه هم دیگر بر چند قدمی متمرکز نخواهد بود. دور دست ها را خواهم دید. چشمانم دیگر مات و مبهوت نخواهند دید. نقطه آغاز من اکنون است. من خدا را هم به سلابه خواهم کشید. من آتش فشانم. گدازه‌ام بسیار سوزان است. پیکر مقدس مآبان را ذوب خواهد کرد. به مادر طبیعت خیش سلامی دوباره می کنم و هر آنچه نجاست سرمایه داران است به زبالدان تاریخ خواهم سپرد. رسم تاریک دلان و تار تنان دیگر به سر آمده. دفتری تازه را خواهم نگاشت. اگر سهم من همین یک بار زیستن است به آزادی خواهم زیست. هر آنچه درد درون است کنون عقده‌ای بزرگ است که چون آتش فشان فوران خواهد کرد. دیگر این تن زخمی درد را نمیفهمد. دیگر جای سالمی در آن هویدا نیست. من از نسل کوه و آتش و دردم. آری من کردم و اراده من فروشی نیست. کسی توان خرید آن را نخواهد داشت. من آدمیت را معنایی تازه خواهم بخشید. هیوادارم به دڵتان بینەرانی عزیز دیارە کۆماری ئیسلامی لە توول 42 ساڵی گذشتە هەوڵی تێکۆشانی ئەوە بەردەوام ئەوە بووە کە خەڵکی ئێران تووشی هەزاران ناهەنجاری ئەخلاقی بکات، تووشی هەزاران کێشە و گرفت بکە، نە گیان نە کرامەت نە شرافەت ئینسانی بۆی مهم نییە. بەڵام ئێمە هەوڵە دەین، ئێمە تەواو هەوڵ و تەمەنا و تەلاش خۆمان نەخەینە گڕ بۆتان کە ئەو شتە لە وجودتانە زیینوکەینەوە. ئێوە ئینسانن، بەدید ئینسانی و تماشای خۆتان کەن، هەوڵ بن تەلاشکەن و مطمئنم کە ئەتوانن. ئەگە ئێمە توانیمانە ئێوەش ئەتوانن کە کۆمەلگایە ئازاد، کۆمەلگایە یەکسان، کۆمەلگایە سالم بۆ داهاتوونەوەکانمان دابین بکەین. تا بەرنامەیەکی تر و ژیانەوەیەکی تر هەموو کاتێکتان پڕ لە شادی و خۆشی و سەلامەتی بێ.